کە دێتە سەر پشیلکاریەکانی ئاینی، کۆمسیۆنەر بیروباوەڕە بە بەشی چینی دەنگی ئەمریکا دەڵێت چین کۆمەڵێکی تایبەت بەخۆیە لە ئەشکەنجەدان و زیندانیکردنی موسڵمانانی ئویغوری. هەروەها ئەوش لە دژی تپتیە بوودیەکانە، لە دژی شێوازی پەیڕەوی ئاینی فلاونگۆنگە، لە دژی کڵێساکانە و تەنانەت ئێستاش لە دژی کڵێسا ڕێگە پێدراوەکانە. ئەمانە هەمووی لە یەک بیرۆکەدا یەک دەگرنەوە، ئەویش ئەوەیە هەر کاتێک حکومەتی چین ببینێت کە یەکێک لە هاوڵاتیانی خۆی هەستی دڵسۆزی هەیە بۆ لایەنێکی دیکە، هەموو ڕێگەیەک دەگرێتە بەر بۆ نەهێشتنی ئەو لایەنگریە. باوەڕ دەڵێت وڵاتەگەردەکان دەزانێت کام کاربەدەستی چینی بەرپرسیارە لە پێشیلەکانی ئازادی ئاینی و پێویستە دەستنیشانیان بکات و لە ڕێبەرانی چینی داوا بکات دەمە و دەست ئویغوریەکان و موسڵمانانی تر ئازاد بکات. کۆمیسیۆنەرەکە هەروەها دەڵێت بارودۆخی ئازادیەکان لە ساڵی 2018 لە نیجیریاش تێک چووە کە حکوومەتی نیجیرە لە ئاستی نیشتیمانی و ئیالەتەکاندا چاوپۆشی دەکات لە جیاوازی و پێشیلەکان. پێم وایە نایجیریاش لە لیستەکەدایە لەبەر چەند هۆکارێکی جیاواز، لەوانە چاوپۆشیکردن لەو تونند و تیژانەی لەلایەن کارکتەرە نادەوڵەتەکانەوە ئەنجام دەدرێن. چەندین لە کۆمیسیۆنەرەکان ئاماژە بە چوونەسەرەوەی هێرشە توریستەکانی کوشندە دەکەن بۆ سەر شوێنی پەرستگاکان لە سەرانسەری جیهان. جیم مەگۆڤرن ئەندامی کۆنگرسی دیموکراتیەکان لەگەڵ ئەوەدایە. ئێمە تراژدیایەکی دڵتەزێنمان دیت کە لەم دوایینە لە کالیفۆرنیا ڕوویدا و هێرش کرایە سەر کەنیسەیەکی تر. ئێمە هەروەها هێرش بۆ سەر موسڵمانانمان دیوە لە ئەمریکا و لە جیهانیشدا، هێرش بۆ سەر کلیساکانیش هەر لێرە لە ئەمریکا. کەواتە کاتێ باسی ئازادی ئاین دەکەین، باسێکی شوێنی دوور لە جیهان ناکەین، بەڵکو باسی ئێرش لە ئەمریکای خۆماندا دەکەین. مەگەڤرنەوە ئەندامانی تری کۆمەرەکانی کانگرس دەڵێن پاراستنی شوێنی پەرستگاکان و ئازادی ئاین لە سەرانسەری جیهان کێشەیەکە کە هەموو ڕامیێرزانەکان لە سەرانسەری ئەمریکاوە بتوانن لەسەری کۆک بن.